سڵاو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 298 ژیری ئەمڕۆ 27 مانگی سێیە ڕەمەزان تاو نەورۆز تەواو ئاجەژن تاو ئەم شتێ تاو بەرەبەر ژیان ئاسایی دەبێتەوە ئەگە بێت شەڕ ڕاوەستی هیوادارم تەندروستیان باش بی بەخێر بێن تەنیا دوو ئەڵقەی دیکە دەگەین ئەڵقەی ژمارە 300 زۆر میمە دگمێن لایک سەبسکرایب دابگرن زۆر دڵخۆشم کە بەردەوامی نرخی یاریەکان لە ئۆڵ فۆڕێز چەند داشکانێکمان هەیە و چەند یاریشمان هەیە نمونە یاری نوێی WWE 2K26 کە یاری نوێیەکی WWE ئێستا بە ئاکتیڤی PS5 تەنیا 55,000 ناتوانانی وەری بگری نەک $70 پراگمارە بارزاتی نرخ تەنیا 35,000 دینار دەتوانی وەری بگری ئەم یاریی نوێی کاپکۆمە لە ماوەیەکی نزیک بڵاو دەکرێتەوە لێساوتوان پری ئۆردەری بکەن یاری مراکلس Paris Under Siege Deluxe Editionەکەی هەرزاتی نرخی تەنیا 10,000 دینارە ئێستا دەتوانی وەری بگری یاری Gran Turismo 7 هەرزاتی نرخی تەنیا 10,000 دینارە دەتوانی وەری بگری Black Ops 6 هەرزاتی نرخی ئێستا 15,000 دینارە دەتوانین لە ئۆڵ فۆڕێز وەری بگری جگە لەمەش هەر یاریەکەت دەوێت هەر خزمەتگوزاریەکەت دەوێت لە گەیم پاس لە پلەیستەیشن پلس یان هەر شتێک دەتوانین لە ئۆڵ فۆڕێز ئێستا حالیان وەری بگری هەروەها نێتفلیکس دێ سپۆتیفای دێ هەر بابەتێک دێ لە ئۆڵ فۆڕێز بەردەستە لە دیسکریپشن لینکیان دادنێم دەتوان ڕاستەخۆ قسەیان لەگەڵ بکەن هەر یاریەکان دێ دەتوان وەری بگرن سپاس بۆ ئۆڵ فۆڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژێری دێمە لای لەم هەفتەیە چی بڵاو کرایەوە و چی بڵاو دەکرێتەوە زنجیرە یاریەکانی مێگەمان بە ناوی مێگەمان ستار فۆرس لەگەسی کۆلەکشن لەم هەفتەیە بەردەست دەبێت بۆ کەسانی حەزیان لێ پێمابی ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە تقریبان بەشێک لە یاریەکانی مێگەمان لە خۆ دەگری بە تایبەتی ئەو یارانەی کە ئانەمێژی ژاپۆنیشیان هەیە سەرنجاکێشن کاتی خۆی من لەگەڵ مێگەمان زۆر کۆنێکت نەبوومە وەکوەوەی بۆچی هەندێک کەس هەندێک یاریم کردووە کاتی خۆی بەڵام زۆر کۆنێکت نەبوومە زیاتر پیاوێکی سێگاییمە واتە سۆنیکم نەک مێگەمان بەڵام بۆ کەسان کەفیان پێدێم تاوانیان گەورەی و کات خۆیانیان کردوتوان لەم هەفتەی تاقی بکەنەوە وەروە یاریی نوێشمان هەیە ڕێترۆ درایڤ کە یارێکی نوێیە بەڵام بە ستایل ڕێترۆی کلاسیک دروست کراوە بە ناوی ڕێترۆ درایڤ ریڤامپد کە ئارکەیدێکی لێخوڕنی ئۆتۆمبیل لەسەر تای پلەتفۆرمەکان لەم هەفتەیە خۆت ئەمڕۆ بەردەست دەبێت وەرا بەشی دومی یاری گریممان هەیە گریم 2 بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو بڵاو کردەوە یارێکی 3D پلاتفۆرمەری میترویدڤینیایە وەتا شێوەی یارە نوێیەکەی گاڵۆڤاری گۆسۆ سپارتە لەو ستایلەیە سەیرێسە بڵێن گاڵۆڤار لە ستایلی میترویدڤینیا گاڵۆڤار خۆی لەسەر ستایلی میترویدڤینیا دروستکرا بەڵام ئێستا بۆ ئەوەی تێبگەن میترویدڤینیا و سایت سکرۆڵ و 2D پلاتفۆرمەر مەبەستن چییە ئەم جۆرە یاریانەیە سەرنجاکیش دیارە بۆ کەسانی کەیفیان بە یاریەکانی گریم دێ بەتابەتی بەشی یەکەمی کە هەوادارە شەرسەختی لە جیهان هەیە وەروە یاریی دیکەی پیکسلی میترویدڤینیای 2D پلاتفۆرمەرمان هەیە بە ناوی لێگەسی ئۆف کەین ئەسەندنس ماوەی ساڵ نیوێش دو ساڵێکە تقریبا لێگەسی ئۆف کەین گەڕاوەتەوە بەهێنانەوە یاریە کۆنەکانی خۆیان لەسەر پرۆگرامەکەی پلەیستەیشن پلسی مثلا پریمیەم کە یاریە کۆنەکان بە کواڵەتی کۆم بەردەست دەکەن وەروە ڕیماستەری سیاریشان کردەوە و بەشێکی دیکەیان دروست کردووە کە 2D پلاتفۆرمەرە ئەکشنە تەرتیبات توشتە لەم هەفتەیە بەردەست دەبێت وەروە یاری ساوت ئۆف میدنایت کە بڕیارە لە سەر پلەیستەیشن بڵاو بکردەوە کە یارێکی ئەکسکلوسیفی پارساڵی تایم ئەکسکلوسیفی ئێکسبۆکس بوو دێتە سەر پلەیستەیشن مایکرۆسۆفت خۆی بڵاوی دەکاتەوە بڕیار لە سیڤیەکی ئەم مانگا ساوت ئۆف میدنایت لەسەر پلەیستەیشن بەردەست بێ وەروە هەر لەم هەفتەیە یارێکی نوێی یارێکی پێماوی ساڵ ڕابردوو ئاشکرا بەڵام ئەم هەفتەیە بەروای بڵاوکردنەوە یاری سوپەر میت بۆ 3D ئاشکراکرا کە یارێکی خنجیلانانیە بە ڕەنگ شتەکان هەڵمەخەڵەتێن یارێکی پرخوێنی زۆر قورسی مێشک تێکدەری کیبۆرد شکێنەر یاخود کۆنترۆلەر شکێنەرە گەیمەران زۆر لەگەڵی ماندوون کاتێکە یاریەکەی ڕابردووی سوپەر میت یاخود سوپەر میت بۆیان بڵاوکردان کرد ئێستا بەشێ 3D دروست کرایتەوە زۆر قورس دیارە و بەشێش 3D شە بێگومان باوەڕ ناکەم من بیکەم لەبەرەوەی تااقەتی و زۆر یاریانە نییە کە ئەسابم تێکدا بەخۆم ئەسابم زۆر فول لە 24 ساعتی خۆی بۆی ئیش و کار والله بەس بە منداڵ ترتیبات حەزم لە ریلاکسم ئەمەش یاریش ریلاکس نییە دەبۆ من نییە بەڵام بۆ کەسان کەفیان پێ دێت تای پلەتفۆرمەکان لەم هەفتەیە دەتوان تاقی بکەنەوە وەرە یاری گۆت سیمولەیتەر 3 بەشی دووەمی یاری گۆت سیمولەیتەر بەڵام ناوەکەیان نافریت کە یاریی فول قەشمەریاتە لێت سەر نیتنۆ سویچی بەنرخی $30 ئەو کەسان سویچیانە لەم هەفتەیە بە خۆتان توان تاقی بکەنەوە بەمە سەر یاریی زۆر ریلاکس و خۆش و زۆر یاریانەی کە من ئێستا حالیان زۆر دەیان کەم کلین ئەپ ئەرث پاکردنەوەی زەوی یاریی سیمولیشنە لەم هەفتەیە دوی یەخنەک هەفتەی داهاتوو لە 2/4 ڕۆژی لە دایکبوونی منە برنجی ڕۆژ دایکبوون پیرۆز بێفتانە 2/4 بڵاو دەکرێتەوە
لاانەشە یاریە بکەم وەروە ئەو یارێک کە من 100% دەیکڕم و دەیکەم یاری داروینز پێرداکسە لەلایەن کۆنامی بڵاو دەکرێتەوە ئەوەی ئەختەبوتەکەیە یاری باختەبوتێک دەکەین هاوشێوەی یاریەکانی لیمبە و ئینساید ئاوت و ئەو شتانەیە بەڵام بەستایلی تۆزە کۆمیدیا لە هەمان کاتدا زۆر سەنجار کێشە داروینز پێرداکس بریارە لە هەفتەی داهاتوو لە 2/4 کە ڕۆژی دایک بوونی منە ئەوە هەدیە ڕۆژی دایک بوونی خۆمە لۆ خۆم دەیکڕم کڕینی ئەم یاریە داروینز پێرداکس ئەمە سەدەمە یارانە مکە لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە بێمە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس و یەکسەر بە شۆکیسێک دەست پێ بکەن کە شۆکیسێکی جوانیان کرد کۆنفرانسێکی جوانیان کرد پارتنەر پریڤیو بوو واتە یاریەکانی هاوبەشەکان لەگەڵ ئێکسبۆکس کە مەبەستی فەرپارتیەکانە وەستی کۆمپانیەکانی دیکەی کە یاریەکانی خوانە سەر ئێکسبۆکس بڵاو دەکەنەوە و چەند یاریشکێدا بوو کە زۆربیان یاری زەبەلەح و گەورە نەبوو بەڵام مەسەڵەن تریپل A نەبوون بەڵکو دەبڵ A بوون کە سەرنجیان ڕاکێشام نمونە یاریشی نوێی ئێلیەنمان هەیە بەناوی ئێلیەن دێث ستۆرم کە بەداخەوە شێوەی ئێلیەنیان پێنیشان نەداین بەڵام هەر لە هەرلایەن هەمان ستودیۆی ڕبلیەن دروستکراوە کە جەماعەتی ئارامفۆڵ و سنایپەر ئلیتن ئێلیەن دێث ستۆرم کامێرێکی کەسی یەکەمی سوڤایڤەر هۆرۆرەوە تەمانەوە لە ژیانە کامێرە کەسی یەکەمە لەسەر هەسارەیەکی هاوشێوەی مەریخە بەڵام مەریخ نییە پێم وابی بڕیاریشە ساڵی داهاتووە پێم وابی شەکی وایە بڵاو بکرێتەوە دەچە گیم پاسی لە ڕۆژی یەکەم لە بۆ جەماعەتی ئێکسبۆکسوانە بێگوان لەسەر پلەیستەیشنەوەش دوایە بەڵام سەرەتا لەسەر گیم پاسی بەشێکی ئێکسکلوسیڤ دەتوانێت بە خۆت تاقی بکەیتەوە وەروە یاریی دیکەمان بینی کە ئەمەیان سەرنجڕاکێش دیار بوو لە ڕووی ئەوەی کە گرافیک جوان دیار و بەڵام گیم پلەیەکی وام لێ نەبینی بۆیە ناتوان بڕیاری لەسەر بدەم کە ئایا من چاوەڕوانم بۆ یاریە یاخودنا ئەویش یاری ئارتیفیشل دیتێکتیڤ دەتوانین بڵین ژیری دەستکردێک بەڵام لێکۆڵەرە تۆ بەکو ژیرێکی دەستکرد لێکۆڵینەوە لە ڕووداوی کوشتن و بڕین تەرتیبات و شت دەکەی لە جیهانێکی زۆر سایبەر پەنکی ئەمەیان نازانم بڵێم پۆست ئەپاکلیپتەوەتە دوای لەناوچوونی هەموو شتێک کۆشتانە قیامەتێک ڕوویداوە ئینجا مرۆڤایەتیان دەماون بەڵام ئارتیفیشڵەوەتە ژیر دەستکردە لایەنێک شتێنجاکەشتیدا بەڵام زۆر شتە نەچمە ناو ئەوەی کە بڵێم ئۆکی ئەم یاری شتێکی لە وێرانەکەم چاڕاین دەکەم سەرنجاکەش دیارە بەڵام بابزانین چ دەبین شتی زیاتری با لێ ببینین و جارە زۆریشی مایە بڵاو بکرێتەوە بڕیار لە 2027 بەردەست بێ یاریشیان ئاشا کرد بەناوی ئەسنت تو زیرۆ کە ئەمە شێوە یاریەکەیە زۆری لەسەر نازانین و نازان باش دەکەم و لە بۆ من نییە ستایلی من نییە بەڵام ئەو کەسان کیفیان پێدێ ئەم زۆری یاریمان هەیە وەرە بلوویمان هەیە بۆ کەسانی منداڵی گسکیانەیە وەکو من مەزەکەی منداڵەکەیم کیفیمە بلووی نە چونکە زیاد لە حد خینشیرنە منداڵم کیفیان باش خینشیرن نە کیفیان بە لێدان و کوتم تتیمات تێ ئەکەی لەوەشی خەچی نەمدایم ئەکەی مشکلە نییە بلووی یارێکی نوێی هەیە بەنای بلوویز هاپی سناپس خودتان توان ببینە تاقیکەنەوە بڕیارە دێت سەرگین پاسیش لە پاییزی ئەمساڵ یاری دیسپاچمان هەیە دیسپاچ بگمان یاریی نوێ نیە بەڵام یەکەم زادێت سەر ئێکسبۆکس و بڕیاریشە لە هاوینی ئەمساڵ بێتە سەر ئێکسبۆکس وەروە یارێکی زۆر سەنجاکێشی 2D پلەتفۆرمەری مێترۆیدڤێنیامان هەیە لەسەر پیاوێکی بە تەمەن ڕیشێکی سپی هەیە و بەشداری شەڕ ترتیبات شتەکە بەناوی Eternal Life Old Goldman یاخود گۆڵمان پیاوەکە کە لە دوو زێڕ شتی دەگەڕێت لە ژێر زەوی وەشتانە ئەویان سەرنجاکێش دیارە دێتە سەر تای پلەتفۆرمەکان بڕیارە بێت سەر تای پلەتفۆرمەکان بەڵام پێم وابی ئێستا حالیان دەشتوانن بەڵێ دێمۆ ئەڤێلبل واتە دێمۆیەکەش وەختان تو تاقیکەنەوە شتی خێڵ زانستی و فەنتەسی تێدایە بەڵام ستایلی گیم پلەیەکەین بەدڵە ئەو ڤایبەکەین بەدڵە جەوەکەی کە پێت تێدا پێم وابی سەرنجاکێش دیارە بۆ جەماعەتی خێڵی زانستی بۆ کەسان کیفیان بەیاری خێڵ زانستی دێ بە تایبەتی ماسەفێکچوانە یارێکی نوێ ئاشکراکرا بەناوی ئێکسپێنس ئۆسیریس ریبۆرن ئۆسیریس دەخینێتەوە پێم وابی نازانم مەزمی هەیە ئۆسیریس ریبۆرن بڕیارە لە بستوری ئەو مانگە بڵاو بکرێتەوە پێم وابی ئەم یاریە زۆر لە مێژە نییە ئاشکراکرا پێم وابی ساڵی ڕابردوو بینیم شتێکی وا بوو ترێلەکەمان بینی بەڵام بێتایەکەی بڕیارە لە بستوری مانجی چواری ئەم ساڵ بڵاو بکرێتەوە وەکو یاریەکەش کە بیکەی بڕیارە لە 2027 تای پلەتفۆرمەکان بەردەست بێ یاریی third person کامێرەکە سێمە ئەکشنی RPG دەچیتە سەر هەسارەیەک سەر پاوەرستەیشنێک لە مابینی مەریخ و زەوی لە شتێک ڕوویداوە لێکۆڵینەوە دەکەن تەرتیباتەوەشتە خۆزان خەیاڵ زانستی گووە وەرە یارێکمان هەیە کە یاریەکە لەوانەیە بڵنجیرەوە لە بۆ تو چۆتی پیرەمێردی ئێستا حالیان یاز لە یاری زۆر هادا بەڵێ یاری منەوە باسی یارێک باز دەکەم بە ناوی Forever Ago دوێنێ شەو لە پێرێشەو پێمەبی لەلایەن ئێکسبۆکس ئاشکراکرا لەلایەن ئانەپورە ئینتراکتیڤ دروست دەکرێت جەماعەتی یاری سترەی پشیلەکە بۆ ئەوی بزان چێ دروستی دەکەم یاریەکە تۆ بە پیرەمێردە یاری دەکەی دەستیە ناو زەویێکی پیرەمێردانی ئۆکەی بەهادئی
لەگەڵ ڤانەکەی خۆت لەگەڵ سیارە ڤانەکەی خۆت پێکەوە گەشت دەکەن بە دوای شوێن و لۆکیشنی جیاواز دەگەڕێن دەستی هەندێک شوێن کە کات خۆی کابرا ڕابردووی لێ هەبووە مێژووی هەبووە نۆستاڵژای لێ هەبووە شتی قۆڕ و خۆشی کردی لەو زیانە بۆ تۆ بەری خۆت دەگەڕێ forever ago بڕیار لە پاییز ئەمسا بڵاو بکرێتەوە وەختەکەی خراپە وەختی GTA بەڵام ئەگەر ناونە و یاری دەکەم باڵانە وەختەی دیکەم سەر گەیم پاسش یارێکی کارتونی بڵاو شێوە کارتونی ئاشکراکرا بە ناوی فڕۆک سکوات دێتە تای پلاتفۆرمەکە یاریەکە کە کواپی مەڵتیپلەیریشیان دەتوانین تاوەکو هەشت یاریزان بێکەوە یاریەکە بکەن لە مانجی شەشی ئەم ساڵ بڕیارە بڵاو بکرێتەوە وەرەوە یاریی پیکسلی زۆر سەرنجا چێژا شاکرا بە ناوی گریت سیزن کە چەند گەنجێکن بێکەوە پێماوی لەناو گۆڕشتی بە لە دوشتی دەگەڕێن ئانی فارمین سیمولیشنەوە چەند مەزرعە سعیدەیە لە هەمان کاتیشدا یاریی نیمتە ترسناریشە بزەبت نازام یاریەکە کودەوی بەڵام بڕیارە لە هاوینی ئەم ساڵ لە چواردەی مانجی هەشت لەسەر تای پلاتفۆرمەکان بەردەست بێ وەروە یاری هەیدیز 2 دێتە سەر ئێکسبۆکس بە فەرمی ئاشکراکران ترۆیدەرێکی نوێیانە بۆ بڵاو کردەوە کە هەیدیز 1 زۆر ناوازە بوو هەیدیز 2 پێماوی زیاتر ناوازەتر بوو لە بری خەڵکەی یەکجار زۆر لە جیهان کەیفی بە هەیدیز 2 دێ و دەیکەن یاریەکە ئێستا بڕیارش لە چواردەی مانجی چوار لەسەر ئێکسبۆکسەکان بەردەست بێ وەروە یاریی نوێمان هەیە بە ناوی هەنتەر the reckoning death wish بەستایرەی زۆر جیاوازترە بێگومان خیاڵ زانستی و میثۆلۆژی ئۆشتانەیان تێکردیان سەرنجا شێژ دیاراوەندی دەڵێم 2027 یاریەکە بڵاو دەکرێتەوە وەروە یاریی نوێمان هەیە بە ناوی موسا دێرتی فیت کە یارێکی نازانم بڵێم کووە باسی کۆریای دەکەن نەک ژاپۆن ئەوانە لەسەر فیورل کۆریا واتە لە دوای سەرەتاکانی 1970ەکان تازە چەک وەستی هاتە ناو کۆریا شتانە ستایل یاریەکان ژاپۆنیمان بینیوە لە ماوەی لەو سەدانە کە ژیان کوکوونیە بەڵام ئەمە ستایلێکی کۆریمان هەیە کۆریاش دڵخۆشم کە دێنە ناو جیهانی ڤیدیۆگەیم و تیرۆکی کۆری دەبینین بەڵام کۆریا وەکو ژاپۆن شتەکانیان زۆر سەنجاچێژ نیە زمانیان زۆر سەنجاچێژ نیە لە بۆ ئێمەی بێگانە بەڵام موسا دێرتی فیت نازم موسا لێرە مەبەستیان ناوەکەی ناوی موسا یاخود موسا لە بێگومان مەبەستیان پێغەمبەر موسا نییە سلامی خوای لەبی لەوە یەکی دەم لەوانەشم نازم میم دێرتی فیت پێپیس نای پێپیسە دێرتی فیت واتە پێپیس دێرتی فیت عفوا نەک دێرتی فیت واتە چارەنووسی پیس بڕیار لە 2027 لەسەر تای پلاتفۆرمەکان بەردەست بێ یارێکی نوێی سیریەس ساممان هەیە بۆ کەسانی لەوانێت تەمەنیەمڕ گەورەی بزان سیریەس سام زنجیری یارێکی زۆر بنا بانک بوو لەسەر کۆنسۆڵە کلاسیکەکان سەدەی ڕابردوو ئەو شتانە بەڵام بە ستایلێکی سەرنجاچێژ دەگەڕێتەوە بە ناوی شارڤرس کە زۆر کەیف مەوشەی ڤەرسی نایە شارڤرس مەسەڵ وەکو مەڵتیڤەرس و ئەوانە زۆر کەیفم پێیان نایە لەبەرەوەی زۆر یاریمان بینی لەو ستایڵە خۆیان لێدا سەرکەوتو نەبوون جگە لە مەسەڵەن ڕاشتن کلاشنە بەڕاشتن کلان زۆر سەرکەوتو بوو مهم سیریەس سام شارڤرس بڕیارە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام بەرواری بڵاوکردنیان هێشتا تهدید نەکردووە DLC چیش لە بۆ یاری ستاکر 2 ئاشکراکرا بە ناوی کۆست ئۆف هۆپ واتە هەم یاری ستۆ کردووە بەڵام ئەمە زیادکراوێکی چیرۆکیە کە پێم وابێ بە پارەیە بە خۆڕایی نییە واتەنات سە گیم پاسی دەوی بیکڕی نزیکەی دەڵێ 20 کاژمێرێک چیرۆک لە بۆ یاریەکەی زیاد دەکە و زیاتریش مەسەلەن فۆکسەکەیان لەسەر شوێنە بەناوبانکەی چێرنۆبڵە کاتێک کە پاوەڕ پلانتی چێرنۆبڵ وێزگە ئەتۆمیەکە چێرنۆبڵ لە تاقێتەوە کەس ڕداوێکی بەناوبانگە زنجیرە فیلم و ڕۆمان و کتێب و هەڵا بەزمی زۆر لەسەر چێرنۆبڵ بۆ کەسانی دەزانن کە لەما بینی مەسەن لە ئوکرانیا بەڵام دەستی ڕوسیا تێدا بتەقانەوەکەی مەسەن ڕوسیاکە بەست نیشێتی سۆڤێتە دوور درێژە مهم چێرنۆبڵ نوکلیۆ پاپلانتەکەیان کردێتە DLC و چیرۆکەی بەناوی کۆست ئۆف هۆپ بڕیارە 20 کاژمێرێک چیرۆکی زیادت پێ بدەم و بڕیارشە لە هاوینی ئەمساڵ بێتە سەر تای پلاتفۆرمەکە وەرە یاریی نوێمان هەیە لەلایەن جەماعەتی یاریە ژاپۆنیەکان ئەوانەی کە یاکوزا و ماکوزامان دەدەنێ هەموو جارێ پێمان هەر ئەوان غەڵت نەبم یارێکمان هەیە بە ناوی Stranger Than Heaven کە ستایلەکەی جوان دیارە گەیم پلەی خۆش دیارە بەڵام پێویستە زیاتری لێ ببینێ بۆ یاغنی ناتام یەکسەر مثلا بڵاو بکەمەوە وەرە دەڵێن لە کۆنفرانسێکی دیکە بزەبت لە 6 مانجی 5 زیاتری لەسەر باز دەکەین چاڕوانی ئیعلانات شتین هەیە بن وەرە سوپەر میت بۆی تازە باسم کرد هەر لەم کۆنفرانسە بەرواری بڵاوکردنی ئاشکراکرێ کە بڕیارە لە هەفتەی داهاتوو بەردەست بێ وەرە یاریشیان ئاشا کرد بە ناوی Wanted کە تاکتیکل RPG دەڵێن تاکتیکل RPG سریعە فول ئەکشنە و کۆمباتەکەی ترن بیسە کە زۆر گەیمەری کوردستان بەڵنیە بەس مهم
بڕیار لە کاتێکی دیکە لەم ساڵ بڵاو بگرێتەوە وەرە یاریێکیشمان هەیە کە پێش ئاشکرا بوو بەڵام ئێستا حالیان بەرواری بڵاوکردنەوەمان هەیە ئەویش ویذرینگ ویڤسە کە جەماعەتی ئەوانەی عاشقی کچە ئامێ ژاپۆنیەکانن پێم وایە زیاتر کەیفیان پێدێ بۆ ئەوان دیکە لەوانەیە زۆر یاریێک نەبی کە زۆر چاڕوانگە بەڵام ئەو کەسانی عیبیان حەزیان لە ئانەمێ ژاپۆنی جوان کچ تەرتیبات ئەوشتانە یاخود کوڕ کچ حەزی لە کوڕ جوانەکەینە ئەنەمێ ئەمە لەو زۆرە یاریانەیە و تارگەتەکەی ئەنگۆنە و کەسانەیە بڕیار لە مانجی هەفتی ئەم ساڵ سەر چاپ پلەتفۆرمەکە بەردەست بێت تقریبانەوە سەرجەم نەکسەر هەمووی هەر هەموو بووەوە ئەو هەموو ئەو ڕاگەنراوانە بوو لە کۆنفرانسەکەی ئێکسبۆکس پارتنە پریڤیو لە چەند ڕۆژی داهاتوو ڕابردوو بینیمان و پێ باوی خراپ نەبوو هەندێک یاری تێدا بوو کە بەڕاستی سەرنجڕاکیشە سو بزانین لە داهاتوو زیاتریان لەسەر بینین ئەو بێکمان لە بەرنامەش هەر باسی دەکەینەوە ئۆکێ بێمەسەر یاریێک کە مایکرۆسۆفت خۆی ئیعلانی کردو لە کۆنفرانسی خۆشی یاشرای نەکرد کە زۆر گەیمەر دەوتیان بۆ لە کۆنفرانسی خۆتان یاری خۆتان باز ناکەن بەڵام مایکرۆسۆفت بەجیا باسی کرد و بەجیاش بڵاوی تڕۆیدەکەی بۆ بڵاو کردەوە ئەویش یاریێکی نوێی ماینکرافتمان هەیە بەڵێ یاریێکی نوێی ماینکرافتمان هەیە بەڵام دەنجنس ماینکرافت دەنجنس کە بەشی دووەمیتی تقریبا هەمان یاریە بەڵام دەڵێ وۆڵەکەمان زۆر دەستکاری کردیە گرافیک دەستکاری کرایە مەسەلەن ئەنیمەیشنوشت دەستکاری کرایە وا چیرۆکمان باشتر کردیە بۆ کەسانی کەیفیان پێدێ دەنجنەکانی ماینکرافت بێگومان ئەوتە ژێرزەمینەکانیشیان زۆر باشتر کردی ئەوشتانە و مۆبی نوێی تێدایە ئەنەمی نوێت ینی مۆب و چۆن دەڵێ دژمنی نوێی تێدایە و چۆن دەڵێ کارکتەری نوێی تێدایە دەتوانی مەسەلەن بەکاریان بێنی ئەوشتانە سەرنجڕاکێش دیار بوو من زۆر کەیفم بە ماینکرافت دەنجنی نایە بەڵام پێم وایە ماینکرافت بخۆی مەسەلەن یاری ئەسڵیەکە ڕەسەنەکە هەیەکێکە لە بەق بۆترین بەهێزترین یاریەکان لە مێژوودە ئەو من عاشقیم یاری ماینکرافتم زۆریشم کردی و زۆریش دەیکەم و زۆریش سەیری دەکەم لە یوتیوب بەڵام دەنجن و ئەوەی دیکەش ساڵدایان کرد زۆر سەرکەوتنەوە بەڵام هیوادارم ئەمەیان سەرکەوتو بێت کە سەرنجڕاکێش دیار دێت سە پلەیستەیشن 5 بەڵام بەرباری بڵاوکردنەوەی هێشتا شان نەکردەوە تەنیا وشلیستە چاوەڕوانی بزانین چی ڕوودەدا وەروە مۆدی VR لە بۆ یاری مایکرۆسۆفت فلای سیمولێتر 2024 ئاشکراکرا دێتە سەر PC و PS5 ئێکسبۆکس خۆی VR نییە بەڵام لە ڕێگەی PC هەیەی و دێتە سەر PS5 چکە PS5 PSVR 2 هەیە زۆر سەرنجڕاکێش دیارە من زۆر کەیفم بە VR نییە لەبەرەوەی پێم وایە ئیدمانی دەبم کەیفم پێ حەز دەکەم بیکەم بەڵام لەبەری وەختی زۆر دەبوو ئیدمان دەبم حەز نییە بەس میە ئەویان زوان دیارە سەو لەوانە لە بە خاتری ئەوەش نەبی بە هۆکاری ئەوەی VR بکڕم ئەو یاریانە بکەم بەتەواتی گراند توریزمۆ 7 لەگەڵ ئەم یاریە PSVRەکەی زۆر قەشەنگ خۆش دیارە تۆرە ناو فڕۆکەی گاڵیشی توانیا بکەی هەموو شتێک دەبێت جوان دیارە چاڕوانە بێمەسەر هەواڵ یاریەکان و گەورەترین نەگەورەترین خۆشترین هەواڵی مافتێشمان بۆ گەیمەرانی ڕزنیڤڵ ڕەکوێمە بۆ کەسانی زۆر یاریەکە دەکەن ئێستا ئەپدێتێکی نوێ بەردەستە کە فۆتۆمۆ دیزاتکردەوە تا دەتوانین لە شوێنێک یاریەکە ڕادەگری و فۆتۆیەکی جوان و سەرنجڕاکێش سکرینشۆت بکەین کە شتی زۆر جوانی تێدەتوان وێنێ زۆر ڕاقی بگری فۆرمۆرمان هەیە بەکفیکسمانیان لە چێشی تەکنیکی هەیە چارەسەر کراون وەروە لۆکەڵایزیشن فیکسمان هەیەکە هەندێک کێشەمان هەبوو تایبەت بوو مەسەلەن لە بابەتی پێ دەڵێن تێکست و مێکس تۆشتانە ئیناجی دەکەم وەروە دەڵێ دومچاوی هەندێک لە کاراکتەرەکان لە هەندێک دیمەن تۆزێک ناسروشتی بوون باشتریان کردووە وەروە مەسەلی کراشە GPU و نازام چی لەسەر PC هەیە بوو بەشێکی زۆریان چارەسەر کردووە ڕزنیڤڵ ڕەکوێم ئەبدێتی نوێ هەیە بۆ خۆتان دەتوان ئەم تایبەتمەندیانە استفادەی لێ بکەن وەروەها هەواڵێکی گەورەشمان هەبوو لەسەرەوەی کە لە یاری داهاتووی مەسەن ڕزنیڤڵ دەزانین کە ڕیمەیکە و ڕیمەیکەش کۆدڤڕانەکە ئەومان دەزانی بەڵام ێستا دەزانین کە چێ بەرهەمیدەرین لەناو ستودیۆکانی کاپکۆم تۆ کاپکۆم چەند ستودیۆ جیاوازی هەیە وەکو جەماعەت بە فەرمی نییە بەڵام نیمچە فەرمیە لەبەرەوەی دەسە گۆڵەما شای کرد وەروە ئینسایدەر گەیمینج ڕاپۆرتەکەی بڵاو کردێتە دەڵێن جەماعەتی ریمەیکی ڕزنیڤڵ 2 لەگەڵ ڕزنیڤڵ 4 ئەوان یاری ڕزنیڤڵ کۆد ڤیرانەکە ریمەیک دەکەنەوە و دەڵێن لەوانەش دەستکاری بەشێک چیرۆکەشی بکەن ینی هەندێشتی بچووکێ لەوانی دەستکاری بکەن چۆن بە دەستکاری بەشێکی ڕزنیڤڵ 4یان کردیە ڕزنیڤڵ 2یان کردیە سەرنجڕاکێش دیارە کۆد ڤیرانەکەم نەکردیە قەت تەنیا لە یوتیوب هەندێک لە ستۆریەکەم گوێدا تێ بە ئەوی تێ بگەم باسیستەکەشتانە ویشارە بیر نمایە چکەم کردی لە بیر نمایە پێم خۆی یاریەکە لە ساڵی 2000 بڵاو کرێتەوە دەبێتە
دوای 26-27 ساڵ یاریەکە ساڵش کە بڵاو کرد 27 ساڵ دوای بڵاو بنەوە یاریەکە ئەم یاریەمان هەیە لەسەر دریم کاس پێما بیسەرەتا بڵاو کرایەوە دوای هەچە کۆنسڵەکانی دیکە شتانە بهیم جەماعەتی ریزنیڤڵ 2 ریمێک و ریزنیڤڵ 4 ریمێک ئەم یاریە ریمێک دەکەنەوە کاتە لە دەستێکی ئەمین و باشدایە چکە ئەوانە بەڕاستی دوو یاری زۆر نایابی کارکۆم بوو مەسەن ریزنیڤڵ 3 ریمێک یاریش خراپ نییە بەڵام زیاد لە حد کورتە دەیانتوان شتی زیاتر بکەن زیاد لە حد کورد بەڕاستی بەڵام 2-4 نازدار بوون وەکو ریمێک کاتە کۆدڕانەکە ئەم یاری داهاتە ریزنیڤڵە و هەم لەلایەن جەماعەتێکی زۆر باشە ناو کاپکۆم دروست دەکرێن مێوەزن هەواڵێکی سیر لێ دەڵم سیر لەبەرەوەی ئەپک گەیمز بە فەرمی ڕایگەیان کەوا نزیکی 1000 کەس لە 1000 پەرەپێدەر لە ناو کۆمپانیاکەی خۆیان دەرکردووە و چەندین مۆد لە ناو یاری فۆرتنایتیش ناهێڵان یاخود نەمان ئێستاوە نەمان هۆکارەکە بۆ ئەوی دەگەڕێتەوە کەوا ئەپک گەیمز دەڵێ پارەیەکی کەمتریان لە فۆرتنایت دەست دەکەوێت ئێستا حالیان وەرە دەرێن بارودۆخی دارایی کۆمپانیاکەیان و جیهانش بەگشتی خراپە و دەڵێن دایانەوێ بستنە حاڵەتێکی زۆر سەقامگیر و جێگیر کەوا نەتوان هیچی دیکە پارە لە دەست نەدەن تەنیا پارە بەرزبین کە پێم سیر بوو ئەپێک گەیمز دەڵێ پارە بەدەست ناینی پارەکی زۆر بەرز دەین زۆر بەرز ناین فۆرتنایتانەیە بەس مهم فرۆشتنی سکینی فۆرتنایت و باتڵ پاسی فۆرتنایت لەوانەیە زۆر وەکو زاراس مەسەرەن خێری نەبی لە بۆ ئەپێک گەیمز بۆیە هەمە کارمەند دەرکردە بەڵام 1000 کارمەند یەکجار زۆرە لە ئەپێک گەیمز دەربکرێت کە ئەوان هەم ئەنریل ئینجن دروست دەکەن ئەپێک گەیمز هەم فۆرتنایت بەرهەم دێن و پەرە پێدەدەن و هەم چەندین مەسەرەن ڕۆکێت مۆدی ڕۆکێت ڕیسینگیان هەیە کە وەکو ڕۆکێت لیگە لەگەڵ چەندی مۆدی دیکەی بچوک دەڵێن ئەمانەشکان هەموو داخستووە فۆکسیان زیاتر فۆرتنایتە سکین و باتڵ پاسی فۆرتنایت و ئیڤنتی نوێنە بۆ یاری فۆرتنایت و دەرکردنی کاربەندەکانش دەڵێ پەیوەندی بەوە هەیە مەسەلەن دەکات 123 هەموو کۆمپانیاکەن کە 121 یەکجار زۆر ینی نزیکەی چەند چارێک نزیکەی چارێک لە کۆمپانیاکە خۆیان دەردەکەن بەس ئەپێک گەیمزە ئۆکەی کۆمپانیای زۆر زەمەنا پێم سیر بوو لە مەفتیم هەواڵێ بڵاو کردو دیارە ئەو شەڕ شۆڕە لە بەوانیش خێرەی وای نەبووە هەروە یاریەکی زۆر سەیرا شاکرا ئاوڕانی خۆشەویستم کە فیفایە بەڵام بۆ مۆبایل بڵاو دەکرێتەوە دواتر ژێتە سەر پلەیستەیشن 5 نازانێت سەر PC و ئێکسبۆکس یا خۆت نەزارێت تەنیا قسەکان وایە کردێت سەر PS5 و وەروە مۆبایلیش سەرتا بەخۆ یاریەکەی مۆبایلی ئۆکەی ئەگەر لە بیرتامی یاری ڕێکخراوی فیفا ناوی فیفای لە EA وەرگرتەوە لە بەروێ لەسەر پارەشت پێک نهاتن فیفا خۆی چەندین یاری جیاواز لەگەڵ ستودیۆ جیاواز بە ناوی فیفا دروست دەکەن یەکێک لەو بەرهەمانی کە فیفا دروستی کردووە ئەم یاریە کە زۆر بەشگیری دەست کرد و ئاجنێتەوە شتە قۆڕان دەستێن لامە قاچشە کە دەبینم یاریی جیاوازی فیفا تۆپ پێ دەبینم کە ئەوم پێ خۆشە بەڵام لە هەمان کاتدا دەبەرەوەی ڕێکخراوی فیفا ڕێکخراوی زۆر باش نییە تەنیا فکریانە سەر پارەیە نەک وەرزش و مەسەن دروستکردنی یاری لە بۆ وەرشە بەناو بانگی خۆیان کە لە دەستیانە تۆپێ ینی هەموو جیهان عاشقی تۆپەیە هەموو جیهانیش نەبی زۆربەی خەڵکی جیهان ئەمە یاریەکەیە بەرواری بڵاوکردنی هێشتا شان نەکراوە پێما بیت لە پاییزیم ئەبا لە هاوینی ئەم ساڵە لەگەڵ مەسەلەن مۆندیال بڵاو بکرێتەوە بەڵام تاوەکو ئێستا لەوەتی آیپیەکەیان لە یاخۆ ناو لۆگۆیەکەیان لە EA وەرگرتەوە تاوەکو ئێستا شتێکی گەوریان پێ نەکردووە ئەمە یاریەکە کە فیفای هیرۆ هەناوەکەشی هیرۆ پاڵاوان شتە بەیارێکی مۆبایل دەچی کە قمار ئەلکترۆنیک زار زۆر تێدابی بە زەبری پارەی پاوە شۆت و نازام چوو تۆپ و جلو بەرگشتیانە بۆ دەکرێتەوە بە قوتر بن و هیچ متعەیەکی تێدا نابینم نازانمەجە هیوادارم غەڵەتم هیوادارم یاریەکە زۆر نازداربی وە ئیدمانکەربی لە ڕووی باشەکەی نەک لە ڕووی پارە سەرفکردن شتەکانی بەس میهم تاوەکو ئێستا فیفا شتێکی وای نەکردووە لەگەڵ ناوی فیفا EA Sports FC بەسەرم پارساڵ یەکێک بوو لە باشترین یاریەکانی FC یاخود فیفا لە مێژوو دەبڵاوکرێتەوە بەڵام بۆ شێوازی نەفرۆشاوە بە پێی قسەکانی EA بێگومان زۆری فرۆشە میلیۆنان فرۆشا بەڵام EA چاوی لە زیاتر بوو سەو بزانین سەر ڕوو دەداهاتوو هەروە ئەپدەیتێکی نوێش لە بۆ یاری فەیتڵ فریم بەردەست دەبێ مەسەلەن هەردوو ستودیۆ ژاپۆنینە فەیتڵ فریم و جەماعەتی ساڵن هیل F DLC-یانە بۆ بەردەست دەبێت کەەوە هەردوو کرۆسۆڤەر واتە هەردوو جیهانی تێدایە سنجاچش دیارە ستودیۆ ژاپۆنیەکان شتێکی لە بابەتە ئەنجام بدەن وەروە هەواڵێکمان هەیە لەسەر سویچ 2 یاری دیڤل مەی کرای 5 پێرەچێت لە بەرەمێ نابێت لە بۆ سویچ 2 لە بەرەی لە مافتەیە چەندین راپۆرتی جیاوازم بینی کە بەڵێ ستودیۆی پەرەپێدەر ئەم یاریەکە دروست دەکەن بەڵێن لە بۆ سویچ 2 لە بەرمێنانە وەروە هەر لەم هەفتەیەش لە وێبسایتی ڕێتینگەکە ئەوەی کۆریای
بە فەرمی بینیمان کە یاری دێڤڵ مەی کرای 5 لەوە سویچ 2 ڕێیت کراوە کە سەری بگومان PG 18 بۆ سەری 18 ساڵانە بەری خوێنشتیدا میم ئەو یاری سەر سویچ 2 نێتفلیکس بە فەرمی ڕاگەیاندکەوە بەرهەمهێنانی زنجیرە نوێیەکی ئەساسن کرید دەستی پێکردو ئێستا لە حاڵەتی یاخود لە پرۆداکشنەکان گەیشتە شوتینگ واتە وێنەگرتن کە زنجیرە یاخود فیلم کاتێک دەچێتە وێنەگرتن کە چیرۆک هەموو نووسرابی کارکتەرەکان هەڵبژێت بابن کاس کرابی دەرێن و پرۆدوسەر هەموو شتێک لا کرابیتەوە لە وێنەگرتن جا وێنەگرتن عادەتەن ئەگە زنجیری تەلەڤیزیۆنی بی نزیکی 3 بۆ 6 مانگ دەخایەنێ عەسەب مثلا ئاڵلقەکان چەند درێژن شوێنەکان چەند قورسن بەرەمێنانیان یا ستودیۆی یاخود دەرەوە 3 مانگ بۆ 6 مانگ دەخایەنێ 3 مانگ بۆ 6 مانگیش نزیکەی ئەوها تەسویرەکە مۆنتاژ و شتی پێویستە واتە ساڵی داهاتوو 100 یاخود کۆتایی ئەم ساڵ لەوانەیە تڕێلەرێک ببینین و ساڵی داهاتوو زنجیری ئەساسن کرید لەلایەن نێتفلیکسەوە بە فەرمی بینین کە هیوادارم سەرکەوتو بن و هیوادارم یا زنجیرێکی باش ئەساسن کرید یعنی مەجارێکی یەکجا گەورە تێدا ستۆری لێ بڵاو ستۆری لێ بجێڕیەوە چکە جیهانی ئەساسن زۆر ئازەبەلا هەم ئەپدێتێکی گەورە بۆ یاری کرینزن دێزەر بەردەست بوو و هەم بە فەرمیش جەماعەتی کرینزن دێزەر ڕایگەیان کەەوە یاریەکەیان 3 ملیۆن کۆپی فرۆشتووەکە بگمان 1000 زۆرە 3 ملیۆن کۆپی لە بۆ زنجیرێ لە بۆ یاریە کە بەشی دیکەی نەبوو بێ یەکەم جار بڵاو دەکرێتەوە و یارێکی ئۆپن وۆڵدی سەدان کاژمێریشە بۆیە من خۆم لێنەداوە لەبەری سەدان کاژمێری پێویستە بۆ ئەوەی مثلا بەتەواوەتی یاریەکە تەواو بکەی و لە هەمان کاتدا دەڵێن تەنیا 8 کاژمێری سەرەتا پێویستە بۆ ئەوەی تەنیا لە یاریەکە تێبگەی کە چیە و دەتەوێت چ بکەی و دەیەوێت چی لە بۆ بکەی بۆ ئەوەی متعە لێ وەرگری یاریی زۆر زەبلاح و گەورەیە نمرەکانی باش بوون خراپ نەبوون و زۆر باشی نەبوون بەڵام 3 ملیۆن کۆپی پێماوەی سەرکەوتنێکی باشە لە کۆمپانیا ئەگەر چی یاریەکە ئەو نمرانیش وەرنەگرت کە مثلا چاڕوامە هەواڵێکی سەختیشمان هەیە لە بۆ نیتندۆ لە بەرەوەی نیتندۆ بە فەرمی ڕایگەیاندکەوە بەرەمێنانی نیتندۆ سویچی لە بۆ ئەمریکا نزیکەی 20% شیوە دابەزاندووە هۆکارەکەشی بۆ ئەوەی دەگەڕێنەوەکەوە مثلا ئەو ڕێژەی کە پێشتر بەنیازم بەرهەمی بینێن دەڵێن ئێستا مثلا پێیان نافرۆشێم یاخود دەزانین کە ئەوەندە داخوازی لەسەنیە مثلا پێشتر بڕیار بوو لە 2026 6 ملیۆن دانە دروست بکەن ئێستا کەمیان کردێتەوە بۆ 4 ملیۆن دانە تەنیا بۆ ئەمریکا لە زیاتی 6 ملیۆن 2 ملیۆن کەمتر بەرهەم دێن لە بۆ ئەمریکا هۆکارەکە بێگومان ئەوەیە کە ئابووری لە هەموو جیهان سەخت بووە کڕینی مثلا کڕینی یاری و کۆنسڵ یاری مثلا شتێکی زۆر ئەساسی نیە لە ژیانی زۆر ئەساسی نیە لە ژیانی مرۆڤ بۆ ئەوی لە ژیاندا بمێنێتەوە مثلا بۆ منەوە کڕینی خۆراک گرنگترە جلوبەرە گرنگتریان جلوبەرگ نا بەڵام کڕینی خۆراک گرنگتریان بنزین و سیارە و تەرتیبات و شت دەبنەوە ماڵ پارێکارە با بدەیت یانیش پارە بە ڤیدیۆ گەیم بدەیت بێگومان لە عایلەی هەموو کەسێک شتەکانی کە گرنگتر ئینجا ڤیدیۆ گەیم بۆ ئێمە بگومان ڤیدیۆ گەیم زۆر گرنگە مثلا من 2 مانگ 3 مانگ جارێک یاریەکەم دەکڕی ئێستا مثلا 6 مانگ جارێک ئەگە پارە بە یاریەک بدەم هۆکارەکەشی ئەوەیەکەوە ژیان سەختتر بووە زەحمەتتر بووە پەیداکردنی پارە زۆر قورس بووە سەرفکردنیشی یەکجار ئاسانە ئەوە تەنیا لە کوردستان وانە لە هەموو جیهان وایە تەنان لە ئەمریکا وایەکە یەکێکە لە دەوڵەمەندترین میلەتی هەیە لە جیهاندا ئەوان کەمتر پارە بەشت دەدەن سزای جیهان کە جیهان ژیانی بگومان لە ئێمە لە ڕۆژهاتی ناوەڕاست هەریکدا زەحمەتە بەوەی شەڕ و چەند کەرێکمان هەیە لە سەرەوە لە ڕۆژهاتی ناوەڕاست لە ئێرانە سعودیە لە ئیسرائیل لە لوبنان لە سووریە لە عێراق ئەو کەرانە نازان دوو قسەی باش دەگەی کەن ژیانی و خەڵکیان زەحمەتتر کردووە لە بەرەوەی بیعقلن جلێلن خوارە ناویان بازار پارچەیان بکەین ئینشاءالله مهم لە چاکینەچە ئۆکێ بێمە سەر هەواڵێکی دیکە با بێمە سەر باتڵفیلد هاردلاین یەکێک لەو یاریانەی کە ناڵێم سەرکەوتو نەبوو بەڵام گەیمەرانی باتڵفیلدی زۆر مەسەلەن دڵخۆشم بە بڵاوبوونەوەی باتڵفیلد هاردلاین کە یاریی پۆلیسیە لە کۆڵتینەوەی لە هەمان کە دیارێکی باتڵفیلدشە بۆ کەسانی کە نیان بینیوە کاتی خۆ یاریێکمان هەم لەسەر PS4 و ئێکسبۆکس وان بەناوی باتڵفیلد هاردلاین ئەم یاریە لە مانجی 5 بە فەرمی دیڵلیز دەکرێم لە ستۆرەکان نامێنێ بۆ کەسانێک کە یاریەکان هەیە بێگومان لەناو مەسەن لایبرەرێکی دەمینێ بەڵام چیدی کە ناتوانین بیکڕین مەگەر بەدیسەکە دەبێ یان خۆ کات خۆی کڕی بێت یاریەکە مهم ئەی بە فەرمی یاریەکە دەسڕێتەوە لە ستۆرە ئۆنلاینەکان ئەو کارەکەش بگومان دیارە کەس نایکە ونایانەوێ سێڤەرەکانیان بەو یاریە خەسار بکەن بەمەسەر هەواڵەکانی پلەیستەیشن و بابا
پلەیستەیشن دەست پێ بکەم بە سۆنی دەست پێ بکەم سۆنی دوو گەندەیەتی کرد لە مەفتەیە یەکەمیان داخستنی ستودیۆیەکی نوێی خۆیانە کە لە 2024 دروستیان کرد لەگەڵ مەسەن باسم کرد 2024 جەماعەتێکی لەناو کۆڵ ئۆف دیوتی هێنایکی لە دەرهێنەرە بەناوبانکانی جیمز بڵندەڵی لەناو کۆڵ ئۆف دیوتی ستودیۆیەکی نوێی دەبۆدانا بە ناوی دارک ئاڵۆ گەیمز کە تەنیا لۆگۆیەکمان لێبینیەوە هیچی دیکە لەسەر نازانین وتیان یاریێک دروست دەکەن کە تەقەکەرە و نازام چوسیە لەبۆ پلەیستەیشن سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە نەخێر دروستی ناکەن لەبەر ستودیۆکە تەڵق شەتداون ئۆکەی ستودیۆکەیان داخست بۆ یاریەکەشیان کانسڵ کردەوە و ستافەکەش دەڵێن بەشێکی زۆری لە کار دەردەکرێن و بەشێکی دەستە ناو ستودیۆکانی دیکەی پلەیستەیشن هەیکەلی دیکەی پلەیستەیشن کە پێشتر جیسن بڵندل دامەزرێنەری ستودیۆکە و دەرهێنەری یاریەکەی کە لە بۆ پلەیستەیشن دروستی کرد کات خۆی لەسەر یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی زۆمبیس کاری کردەوە چێکە لە پەرەپێدەرە هەرە بەناوبانگەکانە جیهانی ڤیدیۆ گەیم کە تەنیا عمری ئەو ستودیۆی 1 ساڵ بوو بەداخەوە نەیانتوانی شتێ دروستکەن کە پلەیستەیشن بەدڵی بێ بۆیە پلەیستەیشن وەکو ستودیۆکانی دیکە دایان چەند ستودیۆ داخستێت خوا تازە لیستێکمدا نابوو ئۆکێ لە 2020 ستودیۆی مانچستەری داخست پلەیستەیشن 2021 ستودیۆی ژاپۆنی داخست کە ئەوەیان هەر کارەسە زۆر هێشا بەڕاستی ژاپۆن ستودیۆ یاری زۆر ناوازە و خنجیان دروست دەکەن 2023 پیکسل ئۆپسی داخست 2024 لندن ستودیۆی داخست تاکە ستودیۆی پلەیستەیشن بوو لە لندن 2024 هەر لە 2024 فایروۆک گەیمسی داخست کە ئەمە کارەساتێکی دیکە بوو 2024 ستودیۆی کەشی داخست بنای نیۆن کۆی کە یاری مۆبایل دروست دەکەنەوە پلەیستەیشن کە داوەستا پلەیستەیشن نەیتوانێت بێتە ناو جیهانی مۆبایل بۆ هێوەی ئەها گەندە بووە لە شتانە 2026 بلو پوینتی داخست کە ئەویان هەر زۆر هێشا تاکە ستودیۆی بەناوبانگی گەوری زەوەڵی کە بتوان یاریەکان لەمە ڕیمەیک کاتەوە داخست 2026 ستودیۆی دووەمیشی داخست بە ناوی دارک ئاڵۆ گەیمز واتە هەشت ستودیۆی داخستووە لە ماوەی 7 ساڵ ڕابردووە 6 ساڵ ڕابردووە هەشت ستودیۆ ئۆکەی هەمووشی کڕیوە یاخود خۆی دروست کردو پایری سەرف کردووە سۆنی نازانم لەوە دەکەم بەس پارە ئۆکەی دەزانم وەزعەکەیان زۆر باش نیە دەیانێت عنی وەزعی باش لە ڕوودارایەوە بەڵام ناوێت تێکچێ بۆ هێوە یاری کەمتر بڵاو دەکاتەوە ناوێت داهات دابەزێ سیستەمی سەرمایه‌داری ئۆکەی بەرە ڕووخان دەچی بۆیە نابێت داهات کەمتەوە کە پێم ناخۆشەوە هەر قسەیەش دەکەم بەڵام حقیقەتەکە لەناو سەرمایه‌داری بەو شێوازێ هەروە جگە لە داخستنی ستودیۆ سۆنی شتێکی دیکەشی کانسڵ کردەوە ئەو ئۆتۆمبیلی کە بە ئۆتۆمبیلی پلەیستەیشن دەناسرا ئۆتۆمبیلێکمان هەبوو چەندجاری دیکەش لە بەرنامە باسم کردووە وەروە کات خۆی تەلەڤیزیۆنی زۆر باسم دەکرد کە مەسەن ئاشکریان کرد ستودیۆ ئۆتۆمبیلی ئەفیلیا 1 کە ئەسکینی یاریەکانی پلەیستەیشن و گارڤار و ئەوانە تێدا بوو دەنجی ناو کۆنسۆڵی پلەیستەیشن 5 هەروە پلەیستەیشن 5 بەخۆشی تێدا بوو لەناو دەتوانین لە پشتەوە یاریی پلەیستەیشن 5 بکەین وەڵا ریمۆت پلەیش تێدا بوو تا بە ئینتەرنێتیش بکەین واتە چیپی پلەیستەیشن 5 تێدا بوو دەتوانی ئەم ئۆتۆمبیل بۆ هەم پلەیستەیشن 5 ئۆکەی نرخی گران بوو نزیکەی 12 دەفتەر بوو بێگومان ئەوە لەگەڵ دیزاینە ئۆتۆمبیلەکە بە مەسەن هاوبەشی نێوان سۆنی ئۆتۆمۆبیل لەگەڵ هۆندا ئۆتۆمۆبیل بێکەوە بەرهەمیان دەهێنا بڕیار بوو ئەم ساڵ بڵاو بکرێتەوە ئەم ساڵ لە کاتی بڵاوکردنەوە بوون پارسا پرۆتۆتایپەکەیان ئاشا کرد بە شێوەیەکی فەرمی دەبای ئەم ساڵ چوبایە فول پرۆداکشن واتە بەرهەمهێنان و بڵاویان کرد بەڵام سۆنی گوتی نەخێر ئەمەش کانسڵ ئەم ئۆتۆمبیلەشی کانسڵ کردەوە کە بەستی یەکەم ئۆتۆمبیل دەبوو لە مێژوودا بتوانی ناومانێنا بە ئۆتۆمبیلی پلەیستەیشن ئۆکەی بێگومان پێمان ناکردی 12 دەفتەر بەڵام دەدات و دەمانتوانی مەسەن سەری بگەیشت بە دەفتەری کونی لەوانێ بمان کڕیبە ئۆکەی هەر کووەک بە بەس بەداخەوە سۆنی لەو هەفتەیە دووشتی خۆی کانسڵ کردەوە کە هەردووچی دەکراشتی زۆر باش بم بەڵام پارە حکم دەکات لە جیهان ئۆکەی بێمە سەر هەواڵێکی دیکە کە لەم هەفتەی راپۆرتێکی گەڕ بڵاوکرێت دەڵێ بەگشتی یاریە تریپل ئەیەکان یاریە زەبەلاحەکان ئێستا حالیان نزیکەی 300 ملیۆن دۆلاریان پێویستە بۆ بەرهەمهێنان بە تایبەت یاریەکانی پلەیستەیشن و هەموو ستودیۆکانی جیهان دەڵێت تقریبا دەیانەوێ ئەم بودجێ دابەزێنن بهێنە خوارەوە لە مابینی 80 بۆ 150 ملیۆن ئەو پەڕی 200 ملیۆن دۆلاری بۆ تەرخان بکە نەک 300 ملیۆن دۆلار مەسەلەن بۆ گرانترین یاری کە جیهان دروست کرا بێتەوە کوێستا هەردوو یاری لاستەڤەس و سپارەمان دووە لەلایەن سۆنی بۆ باس سۆنی بکەم ئامێکمان یاری دیکەمان هەیە زەبەلاح نمونە یاری جیتی 6 پێشبین دەکرێت ملیارێک بۆ 2 میلیارد دلار تێچوی ئەوە هیچ باسیەوە ناکەم باس ستودیۆگانی دیکە دەکەم جگە لە جیتیەکەی جیتی ڕۆکستار جیهانش کەنەوە پارەی خەیاڵیان هەیە خلاص نابیوە بەڵام ئەوان دیکە پارەی خلاص دەبێت نمونە کۆمپانیای وەکو سۆنی وەکو مایکرۆسۆفت زەبەلاح نییە بەڵام لە ڕووی فرۆش کۆنسۆڵ ڕقەمیەکە لە هەمان کاتیشدا یاریەکانی پلەیستەیشن دروستەکە یاری زەبەلاح و ناوازان نمونە سپایدەرمان 2 یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودەکە بڵاو کراوەتەوە 350 ملیۆن دلار تێچووە لاست ئۆف ئەس 2 ملیۆنان خەڵاتی بردوێتەوە
300 میلیۆن دلار تێچوە ئەو داهاتی کۆی دەکاتەوە بێگومان زیاتر لە 300 میلیۆن دلار بەڵام تۆ ئەگەر نەتوانی مەسەن 300 سرف کردووە 600 کۆکەیتەوە هیچت نەکردووە لەبەرەوەی 300ەکەی کە دەیدینیەوە 300ەکەی خۆتە دەبی اینجا دەست بە قازانج بکەیت لە پاش 300 میلیۆن دلار این دەست بە قازانج دەکەیت تۆ ئەگەر 100 میلیۆن دەستکەوێ ناتوانین بە 300 دیکە تەرخانکەی بۆ دروستکردنی یاریچکە پارەکە گەڕاتەوە کۆمپانیا بە قازانج ناتوانین شتێکە دروست بکەیت ئەم تێدەگەن مەسن چیە مهم ئەو راپۆرتە سەنجاکێش دڵ چەندی ستودیۆ یاخود پەرەپێدەرە ناو ستودیۆکان باسی و بابەتیان کرد و کۆمپانیاکان دانەوێ بەرەمێنانی یاریەکان تێچوو یاریەکان کەمتر بکەنەوە بۆش دەبین کە شت زۆر کانسڵ دەکرێتەوە حەقسەکردن لەسەر بەرەمێنانی یاری و زەبەلاحی یاریەکان وەشتانە لەم هەفتەیە ڕاگەنرەکەوە یاری گۆس ئۆف سپارتای ئەفۆن یاری سەنس ئۆف سپارتای گارۆڤوار زۆر سەرکەوتووە لە 14 بۆ 19مین پلە بووە لە هەموو ستۆرەکانی پلەیستەیشن واتە لە پلەی 14 بۆ 19 حسب وڵات و شت زۆرترین فرۆشی هەبووە لەو مابینە کە پێمان خراپ نییە لەبەرەوەی یاریێکی توری پلاتفۆرمەری بچووکی پیکسلیە لە ژمارە 14 بێ وەکو پرفرۆشتین یاریەکان لە پلەیستەیشن ستۆرەکە جیاوازەکان پێمان سەرکەوتنێکی باشە وام یاری تێچوەکەی زۆر کەمە ناگاتە 50 میلیۆن دلار 30 میلیۆن دلار لەو مابینە 30 بۆ 50 پێمان یاخود کەمترە بزەبت بەڵام ناگاتە 30 میلیۆن دلار 30 بۆ 50 میلیۆن دلار تێپەڕ ناکە بە پێی راپۆرتانەبی کە پێم سۆنی و هەم کۆمپانیەکانی دیکەش پێویستە چا ئەو یاریانە دروست بکە وەرە ئەپدێتێکی نوێشمان هەیە بۆ لۆ پاوەر مۆد کە سۆنی حرکەی کە دایناوە لەناو پلەیستەیشن 5 و پلەیستەیشن 5 پرۆ تۆتوانی یاریەکان بە شێوەی لۆ پاوەر بیکەی کە ڕسمی گەڵایەک و پاتری تێدایە یاریەکەس دەکە وزە و هێز و توانایەکی کەمتر بەکاردێنێ بەڵام فرێمڕێت و گرافیک دادەبەزێ ئەمەش ڕاهێنانێکی مەسەلەن پلەیستەیشن و PSSR پلەیستەیشنە بۆ ئەوەی لە داهاتوو کاتێک هات هێڵەکە بڵاو دەکەنەوە یاریەکان بتوان بە کواڵتێکی بەرز کار بکەن و پەرپێدەرەکان بین کە بۆ پاوەرە بچووکە بەو پاوەرە کەمترە چۆن دەتوانن مەسەن یاریەکانی خۆیان بڵاوکەن هەرچەندە پاوەرەکەی هێشتا زۆرە مەسەن هەنجەکەی 8 لە 150 وات 250 وات دێتە 85 وات کە مەسەن هاند هێڵدێک پێویستە لەناویان 15 بۆ 30 وات بێ واتە هێشتا بەرزە بەڵام دەست پێکەکە و یاریشی نوێشمان هەیەکرێتەنە ئەو لەو پاوەر مۆدەی ئەمدێتێ بۆ زیاد دەکرێن ئەویش یاری هۆرایزن فۆربدن وێستە یەکی لە یاری هەرە زەبەلاحەکان کە پێم سەیرا یاریە لۆ پاوەر مۆدی بۆ بەردەست دەکەن لەبەرەوەی یاری خۆی پێویستی بە زۆرترین بزەی سرفکی بۆ ئەوەی جوانترین گرافیک و بەرزترین شت ببینی بەڵام مهم بەپێی راپۆرتەکان بێ سۆنی لەوانەیە لە نەوەی داهاتوو یاخۆ لە پلەیستەیشن 6 نەک بنەوانەیە بەرکو فەرمیە لەبەرەوەی مارکسەرنی ڕایگەیان لە مەفتەیە دەڵێ فریم جنریشنی زیاد دەکەین فریم جنریشن واتە وەکو DLSS مثلا ئینڤیدیا یاخود FSR AMD تۆ ئەگەر یاریەکە خۆی 30 فریم بێ بەڵ تەکنۆلۆژیا دەبێتە 6 فریم ئۆتۆماتیک بێ ئەوەی ستودیۆ دەستکاری هیچ بکە بۆ ئەوەی پلەیستەیشن دەستکاری هیچ بکە بەڵکو تەنیا لە ڕێگەی ئەم ژیری دەستکردا فریمی فەیک دروست دەکە لە مابینی فریمەکان تۆ هەست پێ ناکەی بەڵام خۆی کۆنسۆڵەکە دیکاتە 6 فریم واتە بە قسەیەکی دیکە بڵێن بە زمانێکی سادە بڵێم لەوانەیە لە پلەیستەیشن 6 یاخودانەی ئێکسبۆکسی داهاتوش پێمان بێشتێکی وازیات دەکەن چکە ئەنجور لەگەڵ AMD کار دەکەن لەوانەیە ئیوان FSR بی ئی پلەیستەیشنی PSSR بی دوو تەکنۆلۆژیا جیاوازن بەڵام لە ژێرەوە لەسەر هەمان کۆد کار دەکەن لەنەوەی داهاتوو یاری 30 فریم مەحاڵە بمینێ زیاتر یاریەکان 6 فریم بۆ 120 فریم بن لە پلەیستەیشن 6 کە پێشەوە وایە تارگێتەکەیان 120 فریمە لە 6 بۆ 120 نەک لە 30 بۆ 6 چکۆیان لە پلەیستەیشن 5 پرۆ 30 بۆ 6 مان 1000 زۆرە مەسەڵەن یاری زۆر یاریەکان 6 فریم بەڵام لە نەوەی داهاتوو PS6 یاریەکان ئەم تەکنۆلۆژیان دەبێت کە پێویستی بە هێز و توانایەکی زیاتر نییە پێویستی بە دەستکاریکردنی یاریەکە نیە خۆی یاریەکە مەڵتی جن فریم دروست دەکە واتە فریمی زیاتر دروست دەکە بەو تەکنۆلۆژیایە کە بەشەیەکی فەیکە بەڵام تۆ هەست پێ ناکەی خۆ یاریەکە دەبێتە 6 فریم یاخود بەرز دەبێتەوە بۆ 120 فریم کە پێمە زۆربەی یاریەکان لە 70 بۆ 8 لە 70 بۆ 120 فریم بن زۆر نەرم و خۆش دەبن بەڵام ئەگە بێت مۆنیتەرەکەت یاخود تەلەڤیزۆنەکە سپۆرتی 120 فریم بکە بێگومان ئەگەر لای تو هەر 6 فریم پیشان دەدا و بێمە سەر یاری مارەثۆن دوایین شت کە باسی بکەم بەپێی راپۆرتەکان بێ نزیکەی 1.2 میلیۆن کۆپی لێ فرۆشاوە بەڵام سەرنجاشەکەی لە چیە 800,000 دانەی تەنیا لە سەستیم فرۆشتووە بەپێی راپۆرتەکان بێ فەرمینە بەڵام بەپێی راپۆرتەکان بێ کە چەندی شوێنی جیاواز نمونە ئەلینە ئەناڵەتیک بڵاوی کردوەوە 270,000 لەسەر PS5 133,000 لەسەر ئێکسبۆکس واتە زۆرترین کۆپی لە ڕێگەی ستیم فرۆشتووە نزیکەی 55 میلیۆن دلاری وەکو قازانج نەک وەکو مەسەن داهات وەکو قازانج لە بەڵ کۆمپانیا سۆنی کۆ کردوێتەوە کە
380,000 کەسی مثلەن لە 21 سێتاوەکو 23 هاتبوو سەیارەکە کە ژمارێکی زۆرە. بەس مهم 55 میلیۆن دلار پێم وانە پارێکی زۆر بێ لە بەری سۆنی نزیکی 4 ملیار دلاری داوەتە کۆمپانیای بەنجی کە کڕی یاریشی بۆ بڵاو کردێتەوە لە نزیکی 2-3 هەفتەی یەکەم 55 میلیۆن دلار بۆ کرد. بگوان 55 میلیۆن دلاری بدەنە من تۆڵی عمرم بە هەزارنەوەی ڕابداهاتوم باشترژی بەڵام بۆ کۆمپانیایکی زەبەلاحی وەکو سۆنی کە ئەومە کاربندەی 4 ملیار دلاری لەکڕینی ئوستری سەر کردو پێمانە پارێژ مهم ئەوەش وەزعی مارەتۆنە بە پێی راپۆرتەکان بێ بەڵام هێشتا فەرمیمان نییە. خۆشەویستانم ئەوش بەرنامەی سەرک ژیری بوو هیوادارم بەدڵ دامێ تا ئەڵقەیەکی دیکە بەخۆی گەورتان سپێرم خودتان لەگەڵ.